دادگای فیدراڵی دادگایەک کە دەبێت مشتومڕ و تەمومش نەهێڵێت، بەڵام 17 ساڵە خۆی بووەتە سەرچاوەی مشتومڕ. هەندێک لایەن شرۆڤە و بڕیارەکانی بەمایی ئاشوب وەسف دەکەن و دەڵێن بووەتە هۆکاری ئاڵۆزی و قوڵکردنەوەی ناکۆکیەکان. بە پێچەوانەی ئەوەشەوە بەشێک لە یاساناسان دادگاکە بە گرنگترین دامەزراوەی دەستوری لە عێراقدا ناو دەبەن و دەڵێن زۆرێک لە ناکۆکیە یاسایی و دەستوریەکانی چارەسەر کردووە. دەژڵێن دادگاکە پێشتر بە ڕەزامەندی هەموو ئەو لایەنانە دروستکراوە کە لە دوای ڕۆخانی ڕژێمی بەعسەوە بەشداری پرۆسەی سیاسیان کردووە. دادگای فیدراڵی چۆن دامەزرا؟ دامەزراندنی دادگای فیدراڵی دەگەڕێتەوە بۆ 17 ساڵ لەمەوبەر. لەو سەردەمەی ئایات عەلاوی سەرۆکوەزیرانی عێراق بوو. لە 24 شوباتی 2005دا واتە 9 مانگ بەر لە پەسەندکردنی دەستوری هەمیشەیی یاسای دادگای باڵای فیدراڵی لە عێراق دەرکرا. ئەم یاسایە پشتی بەستبوو بە یاسای ئیداری کاتی دەوڵەت کە لە سەردەمی پۆڵ بریمار حاکمی مەدەنی عێراق لەلایەن ئەنجومەنی حوکمەوە پەسەندکرا بوو. ئەو لایەنانی کە پێیان وایە دادگاکە نادەستوریە هەمیشە لەم خاڵەوە تیرەکانیان ئاراستە دەکەن و دەڵێن ئەم دادگایە پێش پەسەندکردنی دەستور دامەزراوە. جگەلەوەش ڕەخنە لەوە دەگرن کە دەبوو بە گوێرەی مادەی 92 دەستوری هەمیشەی عێراق دادگایەکی نوێی فیدراڵی لە کۆمەڵێک یاساناس و شەرعزان پێک بهێنرایە. بەڵام دوای 17 ساڵ تاوەکو ئێستا ئەو دادگایە بە پێی دەستور پێک نەهاتووە. ئەرکەکانی دادگای باڵای فیدراڵی: چاودێریکردنی دەستور، یاسا و ڕێساپێڕەوکراوەکان، لێکدانەوەی دەقەکانی دەستور، یەکلایکردنەوەی ئەو ناکۆکیانەی لەسەر جێبەجێکردنی یاسا و بڕیار و ڕێنمایەکان دروست دەبێت، یەکلایکردنەوەی ئەو ناکۆکیانی لە نێوان حکوومەتی فیدراڵ و هەرێمەکان و پارێزگاکان ڕوودەدەن، پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی ئەندامانی پەرلەمانی عێراق. هەندێک لە بڕیارە دیارەکانی دادگای فیدراڵی لە 17 ساڵی ڕابردوودا. لە 2005ەوە تا ئێستا دادگای فیدراڵی زیاتر لە 2230 دۆسەی یەکلای کردوتەوە. هەندێک لە بڕیارەکانی کاردانەوەی زۆریان لێکەوتۆتەوە. وەکو فراکسیۆنی زۆرینە لە پەرلەمان، ئەو فراکسیۆنەیە کە لە ناو پەرلەمان دروست دەکرێت. هەڵوەشانەوەی بڕیاری دوورخستنەوەی سەلیم جوبوری لە پۆستی سەرۆکی پەرلەمان، نادەستوری بوون و هەڵوەشانەوەی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان. کارکردن بە مادەی 140 بەردەوام دەبێت تا ئەو کاتەی جێبەجێ دەکرێت. نادەستوری بوونی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان. نیسابی هەڵبژاردننی سەرۆکۆمار بە ئامادەبوونی دوو لە سەرسەی پەرلەمانتاران تەواو دەبێت. هەڵوەشانەوەی کاندیدکردنی هۆشیارزێباری بۆ پۆستی سەرۆکۆمار. پێکاتەی دادگاکە: دادگای فیدراڵی لە 12 ئەندام پێک دێت، 9یان ئەندامی ڕەسەنن لەگەڵ 3 ئەندامی یەدەک. لە نێو ئەندامانی ئێستای دادگاکەدا کە لە مانگی ئازاری 2021ەوە دەست بەکار بوون، 2 لە دادوەرەکان کوردن کە هەردووکیان ئەندامی هەمیشەیین. یەکێکیان دادوەر عەبدوڕەحمان سلێمانە و پێشتر سەرۆکی دادگای تاوانەکانی دهۆک بووە. ئەوی دیکەشیان دادوەر دیار محەممەدە و پێشتر دادوەر بووە لە دادگاکانی هەولێر. ئەندامانی دادگای باڵای فیدراڵی لە تەمەنی 72 ساڵی خانەنشین دەبن و لە 80 موچەکانیان دوای خانەنشینی بۆیان خەرج دەکرێت. بەڵام ئەو ماوەیە کە لە خزمەتی کرداریدا بن، پۆست و موچەکانیان وەک وەزیر بۆ هەژمار دەکرێت.